ئێمە هەر لەوەلەوەکەوە ئەو بەڵگەنامەن کە بۆمان هاتکەوە بەشدار بین لەوە ئێمە خۆمان ئەندام بووین بەڵام چەند ساڵێکە کۆڕۆنە و باری داراییمان ئێمە بەشدارمان نەکرد ئێمە وەکو پێشەوەی ینی سەرۆکیەکی تۆپی بڕوە ئێمە لە کۆبنەوەی خۆمان ئەو شتەمان ئەتوانم لێ مناقەشە کردووە بڕیارماندا کە بەشدارکەین بەڵام ئیمساڵ وەکو بەشدار هەڵبژار بەشدار ناکەین بەڵام ئێمە خۆمان ئامادەکەین بۆ 2024 ئێمە هەموو بەرنامجێکی خۆمان داناوە بەس چاوەڕێی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە ناتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستانش ڕەزامەندی داوەکەوە دامی مادی و مانەویمان بۆ بکە بۆ بەشداری ئەلەو پاڵەوانتە بۆی بتوانین و پاڵەوانتە بێنینە هەرێمی کوردستان ئینشاءالله مەلەفێکی برادران لە ئەتوانم بڵێم دەستگای ڕاگەیاندن و پەیوەندیەکان ئەتوانم بڵێم مەلەفێکی زۆر پوختیان ئامادە کردبوو ئینشاءالله ئێمە بەیانی پێشکەشی کۆنیفەیەکەین بەڵکوم ئەو پاڵەوانتێ بتوانین بێنین لە هەرێمی کوردستان.